فەلسەفی بزانی یعنی ئەو زانینەی فەلسەفە پێمان دەدا بیرکردنەوەی فەلسەفی ئاگاتان لێ بێنە کتێبە فەلسەفیەکان بیرکردنەوەی فەلسەفی پێمان دەدا چییە؟ تەبەن ئەو زانینە بۆ ئەوە نییە کە وەکو وتم کردەکە چۆن ئەنجام بدەین ڕێنمایی نییە ئەو زانینە بۆ ئەوەیە دایمە دڵنیات کاتەوە لەوەی کە ئەم فرمانە ئیمکانی وەدیهاتنی هەیە بۆ ئەوەی دڵنیات کاتەوە لەوەی کە ئەم فرمانە ئەم شەریعەتە لەناو ئینسانایە ئیمکانی ئەوەی هەیە بێت پەیوەندیەکانی ئینسانەکان ڕێخا و کۆمەلگایەکی ئینسانی لەسەر بێتە ئاراو کۆمەلگایە کە لە بەرپرسیارەتیەوە کار بکە یا بەلایانی کەمەوە کۆمەڵێک کەس دەتوانن ئیمکانی ئەوەیان تایە ئەم شەریعەتە لە ناویانە چی بێت بەرجەستە بێت و پەیوەندیەکانیان حەسەبە چی بێ حەسەبەوە نەبێت کە ئیتیفاقی لەسەر دەکەن حەسەبە ئەو یاسایانە بێت کە لە ناویانە هەیە ئەو کاتە فەلسەفە چیمان زانینی فەلسەفی دامی چی دەکا ئەومان پێ دەڵێ ناومێد مەبە لەوەی کە ئەم فرمانە ئەگەر حەز و ئارەزوەکانی تێکەڵی نەکەیتەوە بەوە وەدینایە ئەم فرمانە ئەگەر بێت و دای نەبەزێنی بۆ ناو خەڵک و یانی خەڵک فرمانەکە عەمەلی نابێتەوە و فەلسەفە بیرکردنەوەی فەلسەفی و زانینی فەلسەفی دایمە دڵنیات دەکاتەوە لەوەی کەچی کە ئەم فرمانە ئیمکانی وەدیهاتنی هەیە لەبەر ئەوە دایمە ئەم زانینە فەلسەفیە چی دەکا ئەم فرمانە بە پوختی ڕادەگرێ نایەڵێ چی تێکەڵ ببێ نایەڵە شتەکانی تری تێکەڵ بێت پیس بێتەوە و فەلسەفە لێرە زانینی فەلسەفی بۆچی باشە ئەم وشیاریە ئەم بیرکردنەوە فەلسەفیە بۆ ئەوەی فرمانەکە بە پوختی بمێنێتەوە نەلەقەت فرمانەکە تەحول نەکا بۆ فرمانێکە خۆی وانیشان دەدا چاکە و کەچی خەریکی مەسلحەت خوازیە و ئێمە دەبینین ئەسڵەن ئەوەی خەتەرە ئەوەیە کە بە ناوی ئەم فرمانەوە ئامۆژگاریمان دەکا کەچی خەریکی چییە خەریکی مەساڵحە بە ناوی ئەم فرمانەوە قسەمان لەگەڵ دەکا کەچی لەولا دەمان باتە ناو ژیانێکە لەسەر چی بەس بەندە مەسلحەت خوازە یعنی لێرە چی دەکا وێنەیەکی ساختەی ئەخلاقمان نیشان دەدات فەلسەفە چی دەکا ئەم وێنە ساختەیە بۆ کەشف دەکا فەلسەفە چی دەکا فەلسەفە وا زمانی ینی وا ئەوە زامن دەکا کە ئەم فرمانە بە پوختەیی بێوەدی بێت لەبەرەوەی تر لێرەوە ئەو دێت دوای ئەم بەشە باسی ئەوە دەکا کە زانینی فەلسەفی چییە و ئەمە دەکرێتە ناو بەشی دووەم